بەهۆی ڕەشەبە و خۆڵبەرینەکەی ئەمڕۆ گەنجێک بووە قوربانی. ئەو پیاوەی بەچەقۆ هێرشی کردە سەر هاوژینەکەی دەستگیر نەکراوە. فەرماندەیەکی پێشمەرگەی یەکێتی بەڵگە لەسەر هەڵاتنی پارتی لە شنگال بڵاو دەکاتەوە. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ دەستەی گشتی کەشناسی عێراق ڕاگەندراوێکی بڵاوکردە و تێیدا هاتووە پێشبینی دەکرێت ئەو خۆڵبارینەی کە ناوچەکانی وڵاتی گرتوتەوە تا ڕۆژی دووشەممە کاریگەری دەمێنێت. ئاماژەی بۆشداوە سەرەتای خۆڵبارینەکەی ئەمجارە لە پارێزگای ئەنبار ڕۆژاوای عێراق دەستی پێکردووە، ئێستا پارێزگاکانی دیکەی گرتوتەوە. ئەمڕۆ جگە لە خۆڵبارین شەپۆلێکی بای بەهێز سلێمانی و سنووری گەرمیان و دەربەندیخانی گرتەوە و زیانی بە چەندین دار و ستوونی کارەبا گەیاند و هاوڵاتیەکیش لە دەربەندیخان بەهۆی ڕووخانی دیوارێکەوە بریندار بوو. بەهۆی سەختی برینەکەیەوە ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کرا. بەڕێوەبەرێتی کەشناسی سلێمانیش ڕایگەن شەپۆلی خۆڵبارین و بای بەهێز بە درێژایی ئەمڕۆ سبەی بەردەوام دەبێت، بەڵام لە سبەینێدا کاریگەریەکانی لاواز دەبێت. ئەو ژنەی کە لەلایەن هاوسەرەکەی و 15 چەخۆی لێدرا ئەمڕۆ شەممە ڕێگەی پێدرا لە نەخۆشخانە بگەڕێتەوە ماڵەکەی و وتەبێژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانیش ڕایگەیاند. ئەو پیاوەی بە چەقۆ هێرشی کردوتە سەر ژنەکەی هەڵهاتووە و تا ئێستا دەستگیر نەکراوە. ڕائید ڕاستپریا و تەبێژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی لەبارەی هێرشکردنە سەر ژنێک لە شاری سلێمانی لەلایەن هاوسەرەکەی ڕایگەیاند. تۆمەتبارەکە لەدایکبووی ساڵی 1992 و دوای ئەوەی تاوانەکەی ئەنجام داوە و ڕایکردووە، لە ئێستادا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکردووە. داژڵێت تۆمەتبارەکە پێشتر هاوسەری هەبووە و بەهۆی کێشەی خێزانیەوە جیابوونەتەوە. لەبەر کاریگەر نەبوونی ڕەوتی لێکۆڵینەوە و دەستگیرکردن زانیاری زیاتر بڵاو ناکەینەوە. هەمووان دڵنیا دەکەینەوە کە هێزەکەی پۆلیس و ئاسایش بە هەمانگی لە ئایندێکی نزیکدا تۆمەتبار دەستگیر دەکەن و مافی خاوەن ماف دەگەڕێتەوە بەپێی یاسا. فەرماندەی بڕیارگەی ناوەندی یەژاستار پەیامێکی توند ئاڕاستەی پارتی و بنەماڵەی بارزانی دەکات و ڕای دەگەێنێت بنەماڵەی بارزانی و بەتایبەت مەسرور بارزانی هێرشەکانی سەر زاب ڕێک دەخەن و دەژڵێت بۆ ئێمە جیاوازی لە نێوان چیای زاپ و بارزان و سەفین نییە، لە زاب بشکەین دەچینە سەفین و بارزان. زۆزان چەولیک فەرماندەی بڕیارگەی ناوەندی یەژاستار ڕایگەاند ئێستا زاب گەماڕۆ دراوە و بنەماڵەی بارزانی و خودی مەسرور بارزانیش ئەو هێرشانە ڕێک دەخەن، بەڵام دەبێت پارتی باش ئەوە بزانێت ئەگەر گەریلا لە زاب بشکێت ئەوە دەچێتە بارزان، لەبەرەوەی بارزانی موختاری زاپ و ئاڤاشین و گارە نییە، چیای بارزانیش جیاوازی لەگەڵ زاب نییە. ئەو فەرماندە باڵایی قەندیل باز لەوەش دەکات ئەوەی زۆر باش لە سیاسەتی پەکەکە شارەزایە پارتیە، بەڵام ئەو حیزبە هیچ کات بیر ناکاتەوە ئەگەر لە زاپ و ئاڤاشین و مەتینا هاوکاری دەوڵەتی تورک بن بۆ شکستهێنانی گەریلا. ئەوە ئێمە دەچینە ناوچەکانی دیکە با ناچارمان نەکەن بچینە ئەو ئاستەوە. بەرپرسی ناوەندی ڕاگەاندنی یەکەینەکانی پاراستنی گەل یەپەژەش ئاشکرای دەکات لە هەر چرکە ساتێکدا ئامادەین شەنگال بپارێزین و وەک شەڕبانانی یەپەکە قوبوڵ ناگەین جارێکی تر شەنگال ڕوبەڕووی هێرشێکی نوێ بگرێتەوە. دەژڵێت ساڵی 2014 کاتێک چوونە شەنگال هیچ هێزێکی پێشمەرگەمان نەبینی بەرگری بکات، ئەوان بەچەکی نوێ و پێشکەوتووە هەڵهاتن. فەرماندەیەکی پێشمەرگەی یەکێتی بەڵگە لەسەر هەڵاتنی پارتی لە شنگال بڵاو دەکاتەوە و وەڵامی هەڵماتەکان لەسەر شنگال دەداتەوە و دەڵێت لەگەڵ هاتنی خەڵکی شنگال هێزەکانی پارتی ڕایان کرد و تەنها پێشمەرگەی یەکێتی و شەڕڤانانی یەپەگەمانەوە و بەرگریان کرد. دوو ڕۆژ پێش ئێستا لقی حەڤەی پارتی دیموکراتی کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەوان بەرگریان لە شنگال کردووە. لەوبارەیەوە قادر خۆرانی فەرماندەی پێشمەرگەی یەکێتی لە نووسینێکدا کە لەگەڵ گرتێکی ڤیدیۆیدا بڵاوی کردوێتەوە دەڵێت ڤیدیۆی زۆری حاشا هەڵنەگرم لایە خەیلی سلمێنێت هێزەکانی پارتی بەرگریان نەکردووە. فەرماندا سەربازیەکەی یەکێتی دەڵێت لەو کاتەدا کە لە چوارڕیانی ڕەبیعە و شنگال و عوینات و دهۆک بووە ئاشکرای دەکات دەبوو هاوڵاتیان یەزیدی بچنە ئەو شوێنەی ئەوانی لێبووە. دەژڵێت سەرەتای گەشتنی ئاپۆڕەی خەڵک هێزەکانی پارتی پاشەکشیان کرد و ناچار لە پێناوی پاراستنی گیانی خەڵکی سڤیل و تەسلیم نەکردنی گەل و خاکی خۆمان بە تیرۆریستانی داعش بڕیاری بەرگریماندا و بە تەلەفۆن داوام لە هێزەکانی یەپەگە کرد بێن یارمەتیمان بدەن، بە سوپاسەوە داواکاریەکەیان قبوڵ کردم. ئەمڕۆ رووسیا هێرشی کردە سەر ئەو هاوکاریانەی کە لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە بۆ ئوکرانیا نێردرا بوون.
ئەمڕۆ وەزارەتی بەرگری رووسیا ڕایگەیاند دەیان کۆگاوچەکی ئەمریکی و ئەوروپیان لە خارکیڤ لەناو بردووە بەڵێنەکەیان بەجێگەیاند. ڕۆژی چواری ئەم مانگە دەستگای هەواڵی RIA رووسیا لە پەیامێکدا بڵاوی کردوێتەوە وەزیری بەرگری رووسیا ئاماژەی بۆ داوە سوپای رووسیا بارهەڵگرەکانی ناتۆ کە چەک دەگوازنەوە بۆ ئۆکرانیا وەک ئامانجێکی هێرشەکانیان سیر دەکات. ئەم ڕۆژ وەک بەڵێنی دابوو کە ئەو هێرشە دەکات ئەگەر هاوکاریەکان بۆ ئۆکرانیا ڕانەگیرن هێرشەکەی ئەنجامدا و هێرشی کردە سەر ئەو چەک و هاوکاریانەی ئەمریکا و ڕۆژئاوا کە بۆ ئۆکرانیایان ڕەوانە کردبوو. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.